زانکۆی تیشکی نێودەوڵەتی لە سلێمانی لە ساڵی 2014ەوە سەرەتا بە چەند بەشێکی وەک ئەندازیاری شارستانی، ئەندازیاری تەدانسازی، کارگێڕی کار، ژمێریاری، دارایی و بانک و پەیوەندی نێودەوڵەتیەکان لە باڵەخانەیەکی خنجیرەدا دەستی بە وەرگرتنی خوێندکاران کرد. لە ماوەیەکی کەمدا توانرا ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وەربگیرێت بۆ کردنەوەی چەند بەشێکی دیکەی وەک پەروەردەی زمانی ئینگلیزی، تەکنۆلۆژیای زانیاری، دیزاینی ناوەخۆ و ئەندازیاری کۆمپیوتەر. وا بڕیارە لە سەرەتاکانی ساڵی 2023دا و لە دەستپێکێکی نوێدا کامپەسی نوێی زانکۆمان لە شاری سلێمانی بەڕووی خوێندکارانی خۆشەویستدا بکرێتەوە. کامپەسی نوێی زانکۆ لەسەر ڕووبەری 64,000 مەتر دووجا بنیا دەنرێت و لە 5 باڵەخانەی جیاواز و شوێنی تایبەت بە چالاکی وەرزشیەکان و ڕووبەرێکی زۆری سەوزایی و شوێنی پارکینگی ئۆتۆمبیل پێک دێت. باڵەخانەی کۆلێژی ئەندازیاری کە لە ئێستادا کارەکانی بەو پەڕی خێراییەوە بەردەوامە بە تەواوی پێداویستەکانی کامپێکی نوێوە لە هۆڵی وانەوتنەوە و تاقی گەزانستەکان بۆ ئەو بەشانەی کە لە ئێستادا لە زانکۆدا چالاکن و خوێندکاریان هەیە لە ماوەیەکی کورتدا بڕیارە بکرێتەوە. لە کامپە نوێیەکەماندا تەواوی پێداویستەکانی قوتابیان لە بواری کۆمەڵایەتی و وەرزش و شوێنی حەوانەوە دابین کراوە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بە 0772 766 12 0772 766 13 زانکۆی تیشکی نێودەوڵەتی لە سلێمانی.